چینا دلیم کول کرد چوبرشان دلیم کول کرد. بەڕێگەوەین بەرەو گوندی ئوغاز لە شاری شێروانی پارێزگای خۆراسان. دەچینە ماڵی کەلیموڵڵا تەوەحودی. کەلیموڵڵا تەوەحودی یەکێکە لە نووسەر، مێژوونووس، فۆلکلۆریست و میوزیک ژەنە دیارەکانی کورد لە خۆراسان. کەلیموڵڵا کوڕی شێخ ئەسەدوڵڵای سیوکاندووە. لە ساڵی 1941 لە گوندی ئوغاز لەدایک بووە. بالاخره چون مالی ما مرکزک فرهنگی مالی باوی خواه چون گرین آغاز همیشه آتنا مالی ما لای گپ تکرن جا چیرو کن داستان و حکایت نخواه گپ تکرن. باوکی کەلیموڵڵا پێشنێژ و مامۆستای هۆزی سنوورنشینی سیوکاندوو بوو. ماڵەکەیان بەردەوام شوێنی کۆبوونەوەی ئەدەبی و ئاینی و زانستی بوو. ئەمە شوای کردووە کەلیموڵڵا لەم ماڵەدا لەگەڵ کتێب و شیعر و ئەدەب و میوزیکدا گەورەبێت. کەلیموڵڵا گوند بە گوند و ناوچە بە ناوچە دەگەڕێت بۆ تۆمارکردن و نووسینەوەی مێژووی کورد. لەگەڵەوەشدا وشەی کوردی ڕەسەن لە خۆراسان تۆمار دەکات. لە مالی ما گرین کرمانجا که هاتنوی باوی من جعفرقلی شاعر کرمانج گپ کرن. بعدها میگه جعفرقلی تاشتون نه. این گاه از ولات کله و کله اوه گریان من شیرین جعفرقلی برف کرد نسخه نخطی و جعفرقلی من چاپ کرد. جعفرقلی 3 جانتان که چاپ بویه هر جاره 2000 تقریبا 8000 جلد جعفرقلی چاپ بویه. الان جعفرقلی نایابه. این گاه لکا من 6 جلد کتاب چاپ کردیم. مثلا و جلد اولی بود. چاپی اول جلد 1. خب این گاه ارز کن و جریان اسناد و مدارجی سر ما لحظه خست و چه کرد. دیسا جلد اوله. خب بعدها دیسا اسناد و مدارج فریان آتن ما چه کرد. وای جلد اوله. خب شاه اسماعیل کرد بنیانگذار ایران دوم. شاه اسماعیل بعد از 900 سال که ایران و دست عربان و دست مغول جبهه چونا و ایرانیتون نبود، شاه اسماعیل جارکن کرد شیخاوند شاه اسماعیل ایران زندیان برگزار کرد. پادشاه ایرانی و کشور ایران زندیان برگزار کرد و مغول آنجا ایران وریخست کشور ایرانی تشکیل داد. لە شەوانی درێژی پاییز و زستاندا وێشکەکانی کەلیموڵڵا بە باسی شانامە و مەسنەوی و بەیتپێژی بە ساڵاچۆکان هەروەها کەلام و مۆسیقای ڕەسەنی کوردی گۆش کرابوو. بۆیە هێشتا تازەلاو بوو هەمووان وەکو شارەزای مۆسیقا و کەلامی کوردی لێیان دەڕوانی و بە تاسەوە گویان بۆ دەنگ و ئاوازەکانی شل دەکرد. هەر لەم ساڵانەدا دەنگی لە ڕادیۆی کوردی خۆراسان پەخش بوو. کەلیموڵڵا هەست دەکات کە میوزیکی کوردی هیچ مێژوویکی دیاری نییە و لەگەڵ مێژووی میوزیکی ئێران تێکەڵ بووە. بۆیە دەست دەکات بە نووسینەوەی مێژووی میوزیکی کوردی. بعد ما تاریخ موسیقی ایران نویسیم. بعد وقتی دیدم موسیقی کردی میدید تاریخ موسیقی و کردی غنیه اصلا در تاریخ موسیقی ایران جان آورد. اینگاه تاریخ موسیقی ایران مالیه تا صدر مشروطیت تا زمانی که دارالفنون تشکیل داد. بعد از حاتمه من یک کرمانجان جدا کردم و فلسفه شعر و موسیقی کرمانجی خراسانه و چاپی اوله. کاتێک دەچیتە ماڵی کەلیموڵڵا هەستەکەی لە مۆزەخانەیەکی نیشتیمانی دەگەڕی کە مێژووی کوردی بەشێک لە پاشا و کەسایەتە دیارەکانی ئێرانی تێدا پارێزراوە. و ساماور ساخت روسیه. ساماور روسان چه کرده و روسیه تا زمان ناصرالدین شاه امیر کبیر صدر اعظم ایرانی و نخست وزیر ایرانی و جرا ساماورک خلاتانین حالی یعنی و فرض کنید دوره ناصرالدین شاه حالی داری و لسال 1395 اون کردی و 2 میلیون تومان و ساخته روسیه و جرگه پهلوانی نه رزمنده دوره باستانه و ویرا زره یا جوشن پهلوانی نه بره لزمان رستم و زار و افراسیاب و وانا لخا کردن وقتی جنگ کردن شمشیر کنه تخستن شمشیر را بدنی پهلوان کارگر ناکرد
و جوشنشی پیرایزن سرهشی پیرایزن. ساڵی 2019 کەلیموڵڵا تەوەحودی سەردانی هەرێمی کوردستان دەکات و لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە پێشوازی لێکرا. ئەو کات کەلیموڵڵا گوتی گەورەترین ئاواتی ژیانم بەدی هاتووە. بی ساختمان‌ها کراوینن طبقه جور موزه طبقه جیر کتابخانه طبقه جیر و ناوه فردوسی کرمه فردوسی کرد اشکانیه جور جی نادرشاه کرد افشار که بنویسیه موزه کرمانجی نادرشاه آقای بارزانی رئیس جمهور محترم اقلیم کردستان خلاتک دامن که نوعی خلاتانی و چه کریه نکا کار ویای شران تمام دکن. لەسەر ئەرکی سەرۆکی هەرێمی کوردستان لە نزیک ماڵی کەلیموڵڵا مۆزەخانەیەکی نیشتیمانی و کتێبخانەیەک بۆ کەلیموڵڵا دروست دەکرێت. هەروەها لەگەڵ مۆزەخانەکە باخێکی گەورە و چەندین ئامێری وەرزشی بۆ خەڵکی گوندی ئوغاز دادەنرێت کە بۆتە شوێنی کۆبوونەوە و وەرزشکردنی خەڵکی ناوچەکە. جافکانی کانی و جا بنرش مال مدانی مال کی مدانی